ئەمە پرسیارێکە بخەمەڕۆ ئەوش ئەوەیە ئەوترێت دروستکردنی ئاسمان و زەویەکان دروستکردنی مەخلوقات هەمووی بەگشتی کارێکی قورسە و خوای پەروەردگاریش فەرموویەتی والله غنی عن العالمین خوای پەروەردگار بێپێویستە لە هەموو شتێک ئایا خوای پەروەردگار بێپێویستە لە هەموو شتێک ئیشی چییە بە مەخلوقات دروست دەکات خوای گەورە ئیشی بە ئێمەنی ئێمە ئیشمان بەوەیە کە خوا دروستی کردوین ئیشمان بەوەیە کە خوای گەورە تەکلیفی خستۆتە سەرمان و نەبێت پەروەردگار خۆی لە حاجەتی خۆی ئەو شتەی دروست کرد بێت پەروەردگار وەکو لەو ئاەتەدا باس کرد غەنی عن العالمین بێگومان بێپێویستە لە هەموو بوونەوەر بەڵام ئێمەی دروست کردووە کە مرۆڤ و ئینس و جین هەردووچیان بەندایەتی بۆ خوا دەکەن کە لەذەت و سەعادەت و خۆشحاڵی ئێمە لە چیدایە لەوەدایە کە ئێمە خواپەرستی بکەین لەوەدایە کە خواپەرستی بکەین یعنی حتا کە نمونە بێنینەوە ولله المثل الأعلى فارقێک هەیە لە مەثەلەکەدا یعنی باوک و دایک باوک و دایک حەزیان لە مناڵی زۆرە لەوەشە ئەو باوکە و ئەو دایکە یعنی نەگەنە تەمەنێکی وا پیرێتی و نەخۆشیێتی مەثەلەن محتاجی مناڵەکان بن بڵێن ئێمە بۆیە دەمانەوێت و مناڵمان هەبێ بۆی سبەی ئیسراحەتکەین لە دەستی مناڵەکان نە باوکەکە ماندوو دەبێ پێی دایکەکە پێی ماندوو بەس بەختەوەری مناڵەکان لە چیدایە بەختەوەریان لەوەدایە کە ئەو باوک و دایکە خزمەتیان دەکەن کەواتەوە نەبێ ئەو باوک و دایکە دائما هدف حاجەت بێ بۆ مناڵەکە وەڵام من پێویستیم بە مناڵە بەس بەگشتیش هەر لە دنیای ئینسان پێویستی بە مناڵ هەیە کە تۆ یەکێک لە هۆکارەکانی خستنەوەی مناڵ یەکێک لە هۆکارەکان زۆر وتمان لەوانەیە چی نمونونەکەم بەو وەتەرە هێنایەوە کە لەوەی نەگاتە ئەو تەمەنە چەند باوک و دایک مردووە و لە تەمەنی گەنجێتیدا و تا لە ژیاندا بوو ئەو خزمەتی مناڵەکەی کردووە نەگەیشتوتەوەی مناڵەکەی خزمەتیکە مەبەستمان لە چییە شەر نییە کە خوای گەورە مەخلوقاتی دروست کرد و خوای گەورە محتاجی بێت چونکە خوای گەورە لەسەر هەموو شتێک بەدەسەڵاتە بتوانێت ئەو هەموو مەخلوقاتە دروستکە حاجەتەکەی چی ئەوجا پرسیار دەکەین چی ئیشێکە ئێمە بۆ خوا دەیکەین خوای گەورە لەسەر ئەو پەچی کەوت پێ لەسەر ئەوە محتاج بێ هیچ شتێک نییە ئەوەی کە تۆ دەیکەی نوێژە ڕۆژووە زەکاتە چاکەکردنە لەگەڵ جیران چاکەکردنە لەگەڵ خەڵک دەستپاچیە دەمپاچی ئەم شتانە هەمووی بۆ خۆمان چاکە بۆ کۆمەلگاکەمان باشە کەواتە خوای گەورە دروستی کردوین و داوامان لێ دەکا عیبادەتی بکەین بۆی خۆمان بەختەوەر بین و کۆمەلگا ئاسوودە و بەختەوەر بێ نەک بۆی خۆی محتاجی ئەوە بێت تەمامە ساکیان ڕاستە ئەم قسانە لەم لاولا شوبهە دروستەکەن و ئەوترێت ئایا خوای گەورە حیکمەت لەمە چی بۆی کات تو پێویستی پێی نییە ڕەقڕون و ئاشکرایە وەکو خۆت ئاماژەت پێە خوای گەورە غەنی یعنی دەوڵەمە لە هەموو مەخلوقاتی کە پێویستی پێی نییە بۆ دروستیەکات وتمان قورئان ڕوونی کردوتەوە لە چەند ئاەتێکدا یەکەمیان دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون لا آيەتیش تردا دەفەرمێ الله الذي خلق 7 سماوات ومن الأرض مثلهن يتنزل الأمر بينهن لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما خوای گەورە دروستی کردو ئەرز و ئاسمانەکان و زەویش بۆ ئەوەی عەظەمەتی خوا بناسین گەورەی خوا بناسین زانستی خوای گەورە بزانین کە خوای گەورە چەند زانستە ئەجینا نەک خوای گەورە محتاجی ئێمە بێ بە بەڵگەی حەدیثی قودسی يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم كانوا على أفجر قلب رجل واحد منكم ما نقص ذلك من ملك شيئا أجر همومان خرابترين كسبين هيج لملك خوا كم ناكته هموشمان باشترين كسبين هيج بو خوا جورا زياد ناكه كواتا حكمتك دقرته بو خومان برجواندي خومانه مصلحتي خومانه ما مستايق لمكتب درس دلتوا بو نمونه ما مستايقي خو بخش كدرس بلتوا لمكتب آية طلبەکان پێویستیان بەوە یا مامۆستاکە پێویستی بە طلبەیە بێگومان طلبەکە پێویستی پێیەتی بەڵێ ئەمما طلبەیەک ڕاست بێتەوە بڵێ مامۆستا تۆ حکمت چیە دەرس بە ئێمە دەڵێتەوە دەڵێ ڕۆڵە بۆ ئەمە تۆ تێبگەێنم بۆ ئەمە تۆ ببیتە مرۆڤ بۆ ئەمە تۆ ببیتە زانا ئەژینا من خۆم هیچ پێویستی پێ نییە ئەوەی بە تۆی دەڵم خۆم دەیزانم والله أعلم.